وەختتان وەخێر خەڵکە کوردەوار، ئێمە ئەمشەو گەرەکمانە لە چوارچێوەی دیبەیتەکانە لە بە شوێنگەڕانە کوردەوارە ون بووە مرورێک بکەینەوە بە مەسائلێک بەناوە کۆهن ئولگووە تاریخیەکان، ئەوەی کە یۆنگ پێی وتن ئارکیۆتایپ. بۆ ئەمە من ئێوە عودەت ئەدەمەوە یەکسری دیبەیت کە پێشووتر کریاگە، بۆ خاتری ئەوەی کە ئێمە بفەهمین کەلەماتێک کە ئستفادە ئەکرێ و دیبەیت هایە کە ئەکرێ فەقەت قسە نییە و ئەکرێت یا هەجمە یا حەملە یا تۆهینە بە کەسێک یا جامعە. من ساڵە 2017 فکرەکەم دیبەیتێکم کرد لەسەر تەرانەیەکی لارا فابیەن بەناوە ژۆتەم یانێ خۆشتم گەرەک یا ئاشقتم. لەوێ لارا فابیەن ئەگەر حافزم یاری بکات من مەتن تەرانەکەم یا تێکستە تەرانەکەم وا خوێندەوە کە ئێژێ ئاشقتم وەکو سەربازێک، وەکو پادشاهێک، وەکو پاڵەوانە فیلمێک، وەکو گورگێک، وەکو ئەحمەقێک ئاشقتم. و من لەوێ وتم کە نایژێ وەکو دانشمەندێک، نایژێ وەکو دکتۆرێک، نایژێت وەکو قاچاقچیەک، نایژێت وەکو پوڵدارێک، ئێژێ ئاشقتم وەکو سەربازێک، وەکو پاڵەوانی فیلمێک، وەکو ئەحمەقێک، وەکو گورگێک. هەدەفم بوو لەو قسە. بعد بە مەتنە تەرانەکە تێتە خوار و ئێژێ تۆ منت پاراستن. بعد من پرسیارم کرد ئێوە کێتان چیتان لە کێ پاراست، ئێمە چیمان لە کێ پاراست. و من متەقاعمەن دیبەیتهایشی ترم کرد دا لەبەرم ئەم مەوزوعە کە لە سەرزەمینە ئێمە پیاگ کورد هیچ جەزابیەتێکی بۆ ژنە کورد نییە. یعنی ئەم پیاگە جەدیدە، ئەمەی کە ئێمڕۆ دروست کریاگەوە پێژین پیاگ جەزابیەتی نییە. بۆیە کەنیشکەکان عاشقە ئەکتەرەکانە سینەمای تاران و ئەسەمبوڵ و بەغا و لوبنان و هالیوود و ئەوانە ئەبن. تەمامە ئەمانە لە فانتەزیا و لە ڕۆیایانە دانەیەک پیاگە ئاوا ئەوێنن. لە کاتێکا کە بارهای بار لە ڕاپەڕینە کوردەوار سەربەخۆ مەترەح کریاگە کە ئێمە لە دڵە زامەکانە خۆمان و هاتکینە سەدەرەوە و ئێمە بە تەبعیەتە لە کۆهن ئولگووە تاریخیەکانە ئینسانە کوردی مطمئنین کە ئەتوانین لە بەرامبەرە ئەم نظامە ئینقیادە بوێسین. ئێستا من ئەم بەشە ئەکەمەوە، ئەم بەشە زیاتر ئەکەمەوە بۆ خاتری ئەوەی ئێمە باشتر لە یەکتری حاڵی بووین، باشتر لە یەکتری تێبگەین. ئەوەی کە خەڵک فکرەکە تۆهینە، خەڵک فکرەکە ئەمە کەس بە پیاگ نەزانینە. ئوسولاً ئەمڕۆ نێر فرە مەوجودە بەڵام پیاگ مەوجود نییە. نێر یعنی بوونەوەرێ دەعبایێ کە دەستگای زاوزی نێری واپێ مەوجودە، بەڵام پیاگ وەکو سفەت مەوجود نییە یا فرە کەمە. هۆی هەست، سەبەبی هەست کە مەوجود نییە. و ئەمە فەرقەکە، ئەمە تەفاوتی هەست. ئەو جار تۆ ئەفەهمیت و ئێمە گەرەکمانە لەسەر ئەمانە قسە بکەین، گەرەکمانە قسە بکەین. وەختی بە کەسێک ئێژی کاورا بێدایک و باوکە، کاورا حەتیم چەس. یعنی چی کاورا بێدایک و باوکە یا کاورا بێ باوکە؟ یعنی چی؟ یعنی ئەوەی کە کەسێک نییە نانی پێ بدا دەی. ئیمڕۆ حەدەئەقەل لە جەوامع غەربیە ئەگەر ئێمە باوەڕمان بەوە نییە کە لە سەرزەمینە خۆمانە کەس لە برسان نەمردگە، لە جەوامع غەربیە حتمن پوڵ بنفیتێکە دەن و مناڵێک تحت ناوە چایڵد بنفیت یا ئەیوەنە مەرکەزێک کە حکوومەت لێ نەگەهداری بکە. هەتیو لای خۆمان وەکاورایان و هەتیم چە، یعنی هەتیم بەچە. بۆ ئەم ئینسانە کە هەتیوە یەکسری مشکڵات و مۆزەلاتی هەست، چون کەسێک نییە نانی باتێ، باوک فقط نانەدا،
ئەڕوا کارەکا و پول تێرێت و ئەم مناڵە ئەگەر سکی تێروێت، ئەم مناڵە ئەگەر بهەنرێتە مەدرسە، ئیتر هیچ مشکلێکی نییە. نا لەگرا یەکچت مەوجود نییە. بۆیە تۆ ئەوێنیت حتا لەو خانەوادەهای ئوروپا کە ئێمڕۆ تۆ ئەیوێنیت، ئەم ژنانەوە ئەم پیاگانە هیچ کامیان خانەوادە تەشکیل نادەن و چەندانە پارتنەر ئەگرن و مناڵەکە دوو سێدانە باوە پیارەی ئەوێت یا باوە ژنی ئەوێت. ئەم ئینسانە دوچارە خەلەئە و ئەم نەسڵە جەدیدە ئوروپا ئەکسەریەت دوچارە مەعزەڵەکی گەورن و لە دنیای ئەمڕۆوە تو شاهد حزورە نێر و هەرزەکار هەی، بەڵام شاهد حزورە پیاگ نیەی. پیاگ نەماگە، بە شدەت تەبلیغەکەی بۆ نێرینەجی، بەڵام بۆ پیاگ بوون تەبلیغ ناکرێ. وەختی وە کەسێک ئێژن بێ دایک و باوکە، یعنی ئولگووی نییە ئەم ئینسانە. تەوەجۆکەی هەتی و یەسیرە، یعنی ئەم ئینسانە یەکێک نەوگە وەکو باوک پارامتری وێ کە ئەم پێ بخاتە جێپێکەی باوکی تا مەردوێ، تا مەردانگی فێر بوێ. حیواناتی شەکەونە شوێنە گەورەکانە خۆیان، پێ ئەخەنە جێپێی ئەوان. کەسێک کە هەتیوە ئەوە نییە نانی نییە نەخوا، نان ئەخوا. بەڵام چه اتفاقێکی بۆکەوێ مهمترین مەسئلەیە کە لە زندگیە بۆی مهمە کە هەبوون ئولگوویەکە وەکو باوک و ئەم باوکە دارای یەکسری کۆهن ئولگووە. هەر خۆدە ئەم باوکە ئارکیوتایپی واتەکە. مەسەڵەن وەختێک لارە فابیەن ئێژێ تۆ منت پاراست، لەگرا تۆ ئێشێ بزانی یەکێک لە کۆهن ئولگووەکانە پیاگ و مەردبوون جەنگاوەربوونە کە ئەتوانێ بیپارێزی. بۆیە تۆ لە ناوە فیلمە ئینگلیسیەکانە ئێژێت You protect me، تۆ منت پاراست، I protect you، من تۆ ئەپارێزم. دایک و مناڵی ئێژێ، شووە ژنی ئێژێ، من تۆ ئەپارێزم. تۆ لەگدا ئێشێ کۆهن ئولگوویەکە بوێ بەناوە چی؟ بەناوە جەنگجووی. هەرواکە بۆ ژن یەکێک لە کۆهن ئولگووەکانی ئەیوەتکردنە. ئەیوەتکردن یعنی پەرەستاریکردن. سەرفەن بۆ خاتری ئەوەی کە ژنە ژن نییە، بەڵکو ژنانەگی یەکسری سفاتە. مهمترین مەسئلەیە کە ژن وەکو هاوسەر، ژن وەکو دایک، یەکێک لە کۆهن ئولگووەکانی پەرستدار بوونە. بۆیە تۆی سێشاڕۆیتە بیمارستان، ئەوەی کە تۆ پێئێژی ست یا پێئێژی نرس، مەسەڵەن ست فاتمە، ئەمە جزءە نەقش ژنانە و نەقش دایکانەس. مناڵێک کە یەسیرە چی نییە؟ تەجروبەیە ئارکیۆتایپە پەرستاری نییە، نێسی. چه اتفاقێکە کە فێ لەم دنیا تۆ وەختێک نەسڵێک دروست ئەەکەی و ئەم نەسڵە هیچ کۆهن ئولگوویەکی نییە، هیچ تعریفێکی لە مەردانگی و لە مەردبوون نییە، هیچ سەفەتێکی نییە. ئەم نەسڵە ناتوانێت نەسڵێک دروست کات کە ئەو نەسڵە ئەم بکاتە ئولگووی خۆی. ئەم خۆی هیچ سەفەتێکی نییە. ئەو مناڵە چی لە ئەم ئەگرێت؟ چی لێ ئەگرێت؟ تۆ بۆ خاتری ئەوەی کە پیاگویت ئەشێ یەکسری کۆهن ئولگووت بوێت، یەکسری کۆهن ئولگووت بوێ، کۆهن ئولگووی قەهرەمانە بوێ، کۆهن ئولگووی شەڕکەرە بوێ، جەنگجووت بوێ، کۆهن ئولگووی عاشقت بوێ، کۆهن ئولگووی دەسڕەنگینیت بوێ. دەسڕەنگینی ئەکرێتە چی؟ ئەکرێتە کیمیاگەری. کاورا دەسڕەنگینە، پەکی ناکەوێ، هەر دەقیقە لە ئاستینە خۆی شتێ تێرێتە دەرەوە.
محاولەکە شتێک بێرێتە دەرەوە شتە تازە بێرێتە بەرەوە جا اتفاقێکەوت کە لەسەر زەمینە ئێمە ئیمڕۆ کەسێک بە شوێنە مەرد ناگەڕێ گشتی بە شوێنە نێر ئەگەڕێ پێوانەی مەردانگی ئمڕۆ بگە بەچی سەفات نییە بۆیە من وتم مەسئلەیە ئیبنە سەفەتم دروست کرد تۆ بۆ ئەوەی کە لە مناڵی دەربی لە هەرزەکاری دەربی ئیشەی لەسەر خۆت کار بکەیت تا بڕۆیتە ناوە قۆناخێکی تر تۆ بتوانیت تەمام ئەم کوان ئولگوانە لە وجودە ئینسانێکا کۆکەیتەوە وەکو عاشق وەکو شەڕکەر وەکو دەسڕەنگین وەکو قارەمان وەختێ تۆ ئەمانتە تێکەڵ کرد لە وجود ئەمە پیاگێک دێتە دەرەوە کە ئەم پیاگە ئەکرێت خۆتی پێ بچەسپێنیت ئەکرێت ئەحساسە ئەتمینان لە شانەکانی بکەی ئەکرێت لە کناری دانیشی ئەکرێت لەسەری حەساوکەی بۆیە تۆ فەرهەنگت و ئەوەی کە بە تۆ کوردیەتی ئەدا تەمامە مەسالەی بەحس کردو وەلێ ئێشێ تۆ یۆنگ بۆت قسە بکە ئیمڕۆ تا بفەهمی قسەی فڵانە کەسە بێسەواد کە باوای تۆ بوو لە ئەمیقترین دەرونیاتە ئینسان ئەهاتە دەرەوە ومعمولا مردم ئەیوت کوردواتەنی نێ و زوانە کوردی ئێژێ ئەیوت کوردواتەنی یعنی ئینسانێک کە کورد بێت و کوردیەتی تیابێت وەها ئەنوارێتە جەهانە کوردی ئاواسە و کورد وا ئێژێت تەوەجۆ فەرموویت خب ئالەگرا ئێمە چەکەم مەسئلەیەکە ڕوبەڕووین کە بۆمان دەرەکەوێ ئێمە لەگەڵ قەیرانێکی گەورە دەست بە یەخەین قەیرانێکی گەورە تۆ ئینسانێک دروست ئەەکەی ئەم ئینسانە هیچ سەفەتێکی نییە هیچ سەفەتێک بۆ خاتری ئەوەی واردە ئەم مەوزوعە بووم با فیلمێکتان بۆ مسال بەم فیلمە کاتە دەرەوە ساڵی 2001 بە ناوی گلادیاتەر ئەکسەرەن دیکتانە راسل کرو تیابازیەکە راسل کرو نەقش ماکسیمۆسیاس فەرماندەی ئەرتەشە ژەنەراڵە ئەرتەشە شمالە ڕۆمە لە کاتە مارکۆس ئۆلۆریۆس فیلسوفە ڕەواقی و ئەمپراتورە ڕۆمە مارکۆس ئۆلۆریۆس بۆ خاتری ئەوەی کە لە چوارچێوەی حکوومەتداری و پادشاهیشا مەردە وەکوان ئولگوویە باوکە بەرامبەر بە مردمی و بەرامبەر بە سەرزەمینی مەسئولیەتە باوکانە ئەگرێ و دەرنەتیجە کوڕەکەی خۆی بە شایستەی مەقامە پادشاهی نازانێت چون فکرەکە کوڕەکەی خۆی ئامادەی ئیدارەکردنێ کۆمەلگای ڕۆم نییە بۆ خاتری ئەوەی سەفاتە مەردانەیتیانە لە ڕەوەندە فیلمەکە تۆ ئەفەهمی سەفاتە پیاگانە مەردانە و باوکانە چه شەکلیە چۆن ئیشێ بوێت مارکۆس ئۆلۆریۆس بانگ ئەکاتە ماکسیمەس و پێژێ من نزیکە مەرگمە و گەرەکمە کە تۆ ڕۆم بگریتە تەحویل و بووی تۆ جێنشینە من کوڕەکەی ئەزانێ بەم داستانەوە باوکە خۆی ئەخنکێنێ و ماکسیمۆس ئەدات ئیعدامیکەن ماکسیمۆس لە ڕەوەندێکە دەرەچێت و ئەیگرن بە عنوانە بەردە ئەیفرۆشن لە شمالە ئافریقا بە کابرایەکی عەرەبی گلادیاتۆردار و تەبدیل یەکەن بە گلادیاتۆر داستانەکە ئێوە ئەزانن بەڵام ئەوەی کە تۆ ئەوێنیت وەفاوی بە ئەهد و تەعهودەم ئاغای ماکسیماسە باعث ئەوێت کە لە جەریانە ئەم اتفاقە کە بووگە بە بەردە ڕەوەندێ تەعقیب کات تا سەرمەنزڵە نەجات ڕۆم لە دەسە کوڕەکەی مارکۆس ئۆلۆریۆس جۆبێنی تەمامە داستانە ئەسارەتە ئەم پیاگە لە ڕۆیای ژن و مناڵەکە یاگوزەرێ ئەسبابازیەکانە مناڵەکەی شەمائلێک لە مناڵەکانی دای ئەنێت و لە بەرامبەرە
ئەسپاوازیە مناڵەکەیە دانیشێت و فکرەکات و خیاڵی ئەکات و دوعای بۆ ئەکات و کە پێی بگات تۆ ئەوێنی لە ناوە ڕۆیایە وەختی چووگە سەناوە کۆما و بێهۆش بووگە دائیمەن ماڵ تێتە بیری مەزرعاکەی خۆی تێتە بیری ژنەکەی تێتە بیری و دائیمەن ژنەکەی وا لە نەزەرە تۆ ئەوێنی ماکسیمەس بە عنوانە بەردێک و گلادیاتۆرێکی ماهر ئەربابەکەی ئافری ژنی پێدا کە ژنی بۆ بوات وەلێ ئەم ئافرە ژن قبول ناکات لذا تەمام سفاتێک وەکو قارەمانی وەکو جەنگاوەری وەکو کیمیاگەری دەسڕەنگینی و ئەم کوان ئولگوانە لە وجودە ماکسیمەسا مەوجودە کەس نییە لەم کوردەوارە ئەم فیلمێ نەدیبێت عاشق شخصیەتە ماکسیمەس نەبوو بێت پێوانە بێ وەها پیاگێک بێت حەزی نەکردوێ وەها مەردێک وێ خۆی بۆ چون مارکۆس ئۆلۆریۆس کە خۆی فیلسوفێکی گەورەی ڕەواقی بوو ئەم سفاتی تەشخیصدا و خۆیشی دارای ئەم سفاتە بوو بۆی ئەو شەهامەتەی بوو ئەلا ڕەقمە ئەوەی کە عاشق کوڕەکەی بوو کوڕەکەی خۆی خۆشگەرەک بوو کوڕەکەی خۆی شایستە نەدی لەو مەقامە قەرار بگرێ چون مردمی بەرباد ئەدا چون ژیانە مردمی سەختە کرد چون ئەو ئینسانە بەو پوختەگی و بەو گەورەیە و بەو دەرەجە لە مەردانگیە نەگەی بوو لە سەرزەمینێکا کە ئیتر ئولگو نەماگە لە سەرزەمینێکا کە ئیتر مەردانگی معنای نەماگەوە پیاگ بوون داماڵیاگە لە هەرچی سەفەتەوە تەبدیل بووگە بەقوو لە چراغ جادوو کە ئێشێ پوری بێت و ماشینی بێت و ماڵی بێت و مەدرەکی بێت تا هەر ژنێ شووی پێ بکە و بە ئیسڵاح خانەوادەی تەکا دروستکە هەر بێدایک و باوکێک هەر بێ ئولگویەک هەر بێ سەفەتێک ئەتوانێ بە دزی بە ڕاندخوەری بە قاچاقچیگەری بە جەردەئی بە جنایەت ئەم کالانە بەدەست پێرێ ئەتوانێ بێتۆ کۆڵبەر ویسکی بفرۆشێ و بتوانێ بۆ تۆ کەمەربەنت تەڵا بسێنێ ئەتوانێ بێتۆ کۆڵبەر ویسکی بفرۆشێ و وەنەوشە بخاتە ژێرە پێی وەختێک تۆ سفاتە مەردانگیت گۆڕا و تەبدیلت کرد بە کالا و تەبدیلت کرد بە کەرەستەیە کە ئینسان دروستی ئەکا ئەوانەی دەستیان بەو فور بەم کەرەستانە ئەگات نە ئینسانهاوی بە سفاتە بەرزن ئینسانهاوی بە سفاتە پەستن جنایەتکارن درۆزنن سوخوەرن حرام خورن حق و ناحق کرن ماستا و چین بێ شەخسیەتن بێدایک و باوکن بۆ ئەو سایان و کاورا ڕعیەت بەچەس بۆ ڕعیەتی عیب نەبوو نە ڕعیەتی و نۆکەرزادەگی ئەگەر بە معنای وردبوون و هاڕیاگی بوایە بەڵێ لە کاورایە کە باوکی کاورایەکی نۆکەر بووگە قارەمان نایێتە دەرەوە پاڵەوان نایێتە دەرەوە ئەزانن بۆ خاتری ئەوەی ئولگووەکەی نۆکەر بووگە باوکی بووگە لە ڕعیەت زادە پیای گەورە نایێتە دەرەوە ڕعیەت بە معنای ئەوە نییە کە شغڵی ڕعیەتی بوێت سفەتی ڕعیەتی بوێت سفەتی ڕعیەتی بوێت یعنی ئەم ڕعیەتیە ئەلا ڕەقمە تماشاکەن ئەگەر کاورای لە خۆی زەوی نەوگە چووگە لەسەر زەوی کێڵاگە و بەشی ئەربابی داگە بەڵام ئیجازەی نەداگە ئەرباب دەست بووە بۆ ژنی ئیجازەی نەداگە ئەرباب لە زندگیە دەخاڵەتکە ئیجازەی نەداگە ئەرباب بخڕێەوە ملیا ئیجازەی نەداگە ئەرباب لێی باوە زۆری بێشەس حەدی پێبێژەم ئینسانە فەقەت وە شغڵ ڕعیەتە وە سفەت مەردە وە سفەت پیاگە ئەمە ڕعیەتی وەختی ئەوێت و سفەت وەختی تۆ ئەوێنی کاورا هەر تەجاوزێکی پێەکەی قسە ناکە کاورا هەر تەعدایەکی لێکەن قسە ناکە
ماستاو چییە خۆ بەرەوەرە ئیبنە وەختە هۆکۆکیە ئیبنە سەفەتە ئەم ئینسانە قارەمان ناداتە دەرەوە حیزێکە داتە دەرەوە جنایەت کارێکە داتە دەرەوە چه اتفاقێکە کەفێ زندگی لە ناو جامعەیەکا کە مەردی تیانەوێت زندگی نییە نائەمنە نەگیانە دوا لە ئەمنیەتە نەڕەوانە دوا لە ئەمنیەتە نە ماڵە دوا لە ئەمنیەتە نە وجودە دوا لە ئەمنیەتە تۆ خەریکی ئینسانهایەک دروست ئەەکەی کە ئەم ئینسانانە ئولگویان نییە ئایدڵیان نییە ئایدڵیان نەزانی کێز ئیشتە تۆ ئەفەهمی لەگرا بەحسە دینی و ئەخلاق دینی نییە ئێمە بەحسە سەلەبریتیەکەین بەحسە ژنە لێو زلەکان و مەمکسیلیکۆنیەکان و سمچیلیکۆنیەکانە ناوە فەزای مەجازیە ئینستاگرامەکەین باسە کوڕە قرتیەکانێ کە زاهرە مەردیان هەسوەلێ ئەو وەنە سەفاتە مەردیانتیانە زەریفە پشتە دووربینەکانە مۆدەلە ناوە دنیای سەلەبریتی ئەەکەین ئەمانە ئەوە ئولگوی مناڵەکانە ئێوە حیزێک ئەوێتە ئولگوی مناڵەکانە ئێوە مەمکسیلیکۆنیەکی بێسەفەت ئەوێتەوە ئولگوی کەنیشکەکەی تۆ بۆیە کەنیشکەکەی تۆ حتا گەورە ئەوێت ناوێت و ژن گەورە ناوێ و جسم گەورە بووگە وەلێوە ڕۆح و ڕەوان مناڵێکی 4-5 ساڵەس دائیمەن پڕە لە خەلە دائیمەن پڕە لە بۆشایی دائیمەن پڕە لە کون بۆیە ئەم ئینسانە ئەحاڕێت لە ناو جامعە تەبدیل ئەوێ بە دەسماڵە جنسی خەڵکی خۆی پیا ئەماڵێت ئەوێ تۆ چای زێراب خەڵکی خۆی تیا تەخلیە ئەکاتەوە کوڕەکانیشتان هەروە کوڕەکانیشتان لەسەر حیچێکی ناتوانانی حساوکەی نە کوڕە نە براس نە دایکە نە باوکە نە قەومە نە ئامۆزاس نە خاڵۆزاس نە عوزوێ لە جامعەس نە هاو نیشتمانیە نە هاووەتەنە حیچی نییە ئینسانە بێسەفەتە حیچێکی بە ئرس نەوردگە حیچێکی بە میرات بوو بەجێ نەماگەسۆ بە هەموو دەسێکۆ ئەوەی کە سعی کرد نظام سڵتەی جیهانی محاولەی کرد ویستی پیاک بکوژێ مرد بکوژێ نێری بەرداگە سەناو جامعە مشتێ نێر کە توویەکیان وا پێ ئەیڕژێنن توولێ دروستکەن ئەم توولە هیچ پرسناڵەتی هیچ شخصیت هیچ پرنسیب و هیچ سەفەتێکی نییە ئەم ئینسانە لە یەکترازانە کۆمەلگایە ئێمە لە ونبوون و کۆهەن ئولگوە تاریخیەکانە ئێمەوە دەست پێیەکە و تۆ لەگرا ئەفەحمی زوانە محاورەی ئامیانەیە مردم تەکە یەکتریا چه معنایەکی بوو وەختێوە کاورایان و کاورا بێدایک و باوکە یعنی چی؟ یعنی کاورا ئولگوی نەوگە وەختێ ئانوو دایە بوێنە و دوێتە بخوازە دایک بوێنە و کەنیشکەکە بخوازە یعنی ئولگوی دایکی بوو و ئەم ئولگوی دایکە دارای ئەم سفاتە بوو و ئەم کۆهەن ئولگوانەی تیا بوو دادەی چەند نەفەر بەم پێوانە کە من وتم ئێوە لەم سەرزەمینە مرد ئەناسن مرد بە معنای سفەت مەوجودە چەند نەفەر ئەناسن کێم ڕۆ تەبلیغەکە بۆ مەردانگی تۆ بۆ خاترەوەی بووی تۆ قارەمان تۆ بۆ خاتری ئەوەی کە کیمیاگەر و دەسڕەنگین بی تۆ بۆ خاتری ئەوەی کە ئاشق بی تۆ بۆ خاتری ئەوەی شەڕکەر و جەنگاوەر بی چیت کردگە بۆیە تۆ ئمڕۆ ئەوێنی گشتی حیزە ئەکا دەوڵەتی ئێرانی تەپی داگەسەمە لە سەریان بە 1000 بارێک و لێیان ئەکوژێت ئەم مردمە چی ئەکا فەقەت دەربێترین حاڵەت پوتێنە و تەکات و خۆیان خۆی ئەسووتێنێ 3-4 ڕۆژ پێش
کاورایە ملی 4 تەورنەیەوە ڕیوە لەبەرە ئیدارەکارە لە کرماشان خۆی وە نەفت سووتاند و دەوڵەت ئەم تەسویرە بڵاوە کات و تاتۆ ئەمە بفەهمی حەزی پێ بکەی. ئەم کاوران نەترازیە دەیەم ئەم کاورا ئەگەر گەورە بوایە ئەلا ڕقمە هەیکەلە زلی و عمرە فرەی 40 ساڵەی ئەم کاورا هەنوو نەوگەسە و پیاک مناڵە ئەتۆری مۆلەکە قن هەڵەکە ئەتۆری لە کێ ئەتۆریت بۆ خۆوە سووتێنی تێتۆ پیاگی مەردی نانەژن و مناڵت بەدەمە ئژدەها دەربێرە دەست بکەوە قڕوو گەشتەها لێ دەری بێرە کێ مەجال نادا ژن و مناڵە تو نان بخوا مەجالە نان خواردنە خۆیشی لێ بسێنە. ئمڕۆ لە جامعەی ئێمە مەرد نەماگە ئێوە نایەڵن مەرد مەوجود بێ حاکمیەت نایەڵێ مەرد مەوجود بێ. ئەزانی بەچی حملەتان کردە مەرد؟ بە فمینیزم. ئەزانی بەچی حملەتان ئێوە نێرتان بەرداگەسە ناوە جامعە ئێوە ئینسانێکی بێمەسئولیەتی متجاوزی نەخۆشە جنسیتان بەرداگەسە جامعە بەناوە نێر وە مەردتان لە جامعە کۆتان کردەوە لەبەرەوەی مەرد مشکل ساز و بۆ جەهانە ئمڕۆ و بۆ نظام سوڵتەی جەهانی مەرد مشکل ساز بوو. تۆ وەختی ئەم سەفاتە تیاوایە هەر کەسێ نەیەتوانی بخڕێەوە ملتە هەر کەسێ نەیەتوانی هەر جۆرێ بە چارنووسی خۆت و خانەوادەت و ئەوانەی کە بە تۆ وابەستەن بازی بکە. ئێمە مانانێک کە لە ژێرە بومباران نظام سوڵتەیە غەربین هەرچیە وەکو کالالوکسەکانی ناو غەربی وا پێوە حەزی پێەکەین فۆمونیزم. بەڵام لە ڕەفەبیەنە پەریسی نایژێ ئاشقتم وەکو دانشجوویە خوێنکاری نایژێ ئاشقتم وەکو ڕووناکبیری ئاشقتم وەکو شاعری نایژێ ئاشقتم وەکو قاچاقچیە وەکو بەچکە پوڵدارێ وەکو کوڕە مەسوولێ ژێ ئاشقتم وەکو سەربازێک وەکو پادشاهێک وەکو قارەمانە فیلمێک وەکو گورگێک وەکو ئەحمەقێک. تەوەجۆکەن لە ناوە دنیایەکە کە کۆن ئولگووەکان نامێنێن مردم ڕێگاوی لێ گوم ئەوێت. مهم ئەمە نییە کە تۆ ڕێگایش بناسی مهم ئەمەسە کە تۆ بتوانی قاچ بخەیتە ناو ڕێگا. ئەوە مهمە کە تۆ ئەم مردانگیتە بنوێنیت نەوەی کە حەزی پێ بکەی بڕاستی ڕازەکە و بڕاستی پیاویشی پیاوی دەی پیاویشی پیاوێشی نیشانیشی با چۆن پیاکە ئێشە شەهامەتە قسەکردنیشی بوێت ئێشە جورئەتیشی بوێت بێژێن نە. بزانن لەم جەهانە کوردیە ئێمە داستانێکمان هەست بەناوە دووناوی دوونبوون یعنی گۆڕینی ژیان و قۆناغ ژیان لە مەرتەبەتێک بۆ مەرتەبەتێکی ترچوون. ئەلبەتە ئەوانەی دەستگاهە عەلیوڵڵاهی ئەمە تەبدیلەکەنەوە بە جامە و بە لباس و گویا ئینسان ئەمرێ دووبارە لە دوونێکی تراتێتۆ نەوعێک تەناسوخمانەند دووناو دوونی وەلێوانە قۆناغ زندگیە کە ئەوگۆڕێ و ئینسانێک کە گەرە کەسی بوێت بە دانا بوێت بە دانای دانایان بوێت بە زاتی یەکدانە ئێشێت قۆناغێک تێپەڕکە و بۆ ئەم قۆناغە احتیاجی هەست کە یەکسری غوڵامی بوێت. مەسەڵەن تۆ وەختێ مەتنە یارسان ئەخوێنی تۆ کە ئەم پیر موسا دەفتەردارە و داودی هەسو میکائیلی هەسو جبرائیلی هەسو ئەمانە هەر دەفعە ڕەمزبارن و دامیارن و ئەمانە تەمامە سفاتێکن کە مەردێک ئێشێ بیوێت ئینسانێک ئێشێ بیوێت بە غوڵامیە خۆی بیانگرێت لە دەروونە خۆیە تا یەکێکی لێ بێتە دەرەوە بۆیە یەک ئەوێت و چوار ئەوێت و چل ئەوێت و یەک. تەوەجۆکەن یەک ئەوێت و چوار یەک ئەوێت و سێ یەک ئەوێت و چوار و ئەم چوارە هەر یەکن. ئەمە هەمان وجود و دەروونە ئینسانە.
ئەوان لەوێ بەحسەکە نەوزا ئاغام لە دوو نەیاوبی نە ئەرز نە سەما و نە سورەیاوبی کەوا لە ناوە دوڕا و دڕوا لە ناوە بەحرە غەیبخاونەی سڕا دوڕ هەمان جیهانە دەروونە قبل از هەڵسانە جیهانە دەروونە قبل از هەڵسانە وەختێ کە ئینسان ئیحساس خەتەر ئەکا من وتمێژێ ئمشەو لە ڕۆڕۆی دڵەکەی ناشاودم دۆسە دوور وڵات کەوت کەسە یاودم ئیحساس ئەکەوێتە بەرە تەفەکر ئیحساس ئەکەوێتە بەرە عەقڵ ئەمە ڕۆڕۆی دڵە کە من ئەخاتەوە بیرە یاور ئمشەو لە ڕۆڕۆی دڵەکەی ناشاودم دۆسە دوور وڵات کەوت کەسە یاودم وەختێ ئینسان گەلە کێسی متحول بوێت لە دڵە ئەحساسەکە کاورایەژی جۆرێکم کاورایەژی خاس نییەم کاورایەژێ وە دڵم بەرات بووگە کاورایەژێت من ئەحساس ئەکەم ئەم جەهانە شتێکی خراوە ئەوەڵ دەحفە ئەحساس ئەکا بعد ئێشێ بڕوا بە شوێنیە و فکر بکاتۆ تا عەقڵ هدایەتیکە و بعد ئێرادە بێتە بەرۆ ئێرادە کە هاتە بەرۆ شەهامەتی گەرەکە تا بتوانێن نەتیجە و ئازادی لێ بێرێتە دەرۆ لذا ئەوەڵ دەحفە ئینسان وا لە جیهانە دوڕا توێشی ئەمانە نەمات شناسی بکەی ئەم دڕەوا لەکوێ ئەم دڕەوا لە ناو بەحر غەیبخانەی سڕا غەیبخانەی سڕ جیهانە ماتریکسیە جیهانە تەوەهۆمە کۆنترۆڵە جیهانێکە کە تو گیریاگی تۆ سیگناڵەکان ئەحساست ئەگۆڕێت و تەفسیرە غەڵەت لە مەغزت ئەکرێت و بۆ واقعیەت بۆیە ئەوەڵین کارێک کە ئینسان ئەیکا لە دۆڕ دەرتێ کە لە دۆڕ دەرتێ غەیبخانەی سڕ ئەدرێت و جەهەن متەجەلیەوێت واقعیەت ئەخولقێنێت ئەوە اتفاقەسە تۆ ئەگەر ئەمانە نەفەهمی نافەهمی چه اتفاقێک کەوتگە لە ناو سەرزەمینتوە لە وجود تۆی ئینسانە کەوایان پێت کردگە کە سەفاتە لە دەستداگە کە بێسفەت بووی کە بووی بە نێرینەیەکی بێسفەت خۆتیش مەجالە بوێ فکر بکەیتەوە لە خۆت قەیزەکەیتەوە لە خۆت 70 ساڵتە 60 ساڵتە 40 ساڵتە مناڵەی ئەتۆریت و مۆلەکەیت و قن هەڵەکەیت و پشت هەڵەکەیت و خۆت ئەسووتێنی و خۆت ئەی لە خەو خۆت فڕایتە خوار و جورئەتە نییە لەگەڵ واقعیەت و لەگەڵ جەهانە ڕوبەڕوو بوویتەوە جورئەتە نییە واقعیەت بوێنی بۆیە تۆ لەگرا کۆهن ئولگویە کە تەس بەناو دوونا و دوون بوون ناگەهان تۆ لە دوونێکە ئەگۆڕی لە دوڕ کە تێتە دەرۆ دوونێکی تر ئەگری ئەمە هەمان شتە کە لێو دووە لە فەرهەنگە کوردی ئەدرزرێ و جەهان شمول ئەکرێ بەناو فینیکس یعنی تەوەلودە دووبارە یعنی لە دایکبوونە دووبارە وەکو ئەو شتەی کە لە ئەدەبیاتە جوولەکە نوویسە پارسیانە هەندا کە لە ئێمەیان حەک کردگە پێ ئێژن قوقنووس وەلی ئێمە پێ ئێژین قەقنەس هابیم و قەقنەس یەکجاڵیش ئەمشەو هاوبەرشیم جەدەس تۆ وەکو ئینسان جارهای جار لە دوون جۆرا و جۆرە ئەم تەجروبەی زندگی خۆتە ئێشێ متەوەلد بووی تۆ دوونتر بگری بۆیە تۆ من لە تەفسیری شۆڕشەکان جەهەنەمە لە تەفسیری شۆڕش جەهەنەمە هەفتا وەختێ بەحسە فیلمە ماتریکسم کرد وەختە لە فیلمە ماتریکسە کە من هەمان ئێژم ماتریکس هەمان غەیبخانەی سڕە ئەوەی کە ئەوان پێژن سڕ ئاتماشاکن کڵاو بەردارەکانە تکایە کڵاو بەردارەکانە تەسەوف بازیە جوولەکە ئەم سڕیانە کردگەسە شتە پیچیدێک کریانەسە کڵاو بەرداری و دوعانویسی و نوشتەنووسی سڕ ئەن شتێکە کە تۆ لێی خەوەرت نییە وە سڕ ئەمەسە کە تۆ نافەهمی جەهانێک
کە تۆ تیا هەنووز متەوەلد نەوگی وەکو پیاگ وەکو زات یەکدانە وەکو دانای دانایان وەکو دانای مشکڵان وەکو دانای دەور ئەم جیهان سڕە جیهان ڕەمز و ڕازێکە کە گوزارش لە واقعیەت نادات ئەمان غەیبخانەز ئەو غەیبەسە کە تۆ لێی خەبەرت نییە تۆ لە ڕێگەی حەواست و زەهنت و چاوت و دەمت و لوت و گوێت و بۆکردنت و خەڵەتیاگی مەغزە تۆ تەعبیرە غەڵەت ئەکانە لەوە ئەوزاع وەلذا تۆ دوونێکی ترەگەرەکە لەم دوونە کە تێی تۆ ئەحیاوی تۆ لە فیلمە ماتریکسە لە ئاخرە فیلمەکان کە سمیت لە بەشە یەکە سمیت نێئۆ ئەگرێ و فیشەکێکی لێ ئەدان نێئۆ ئەکوژێت نێئۆ ئەمرێت لە ئاخرە فیلمەکە و ئەم دەفعە سپریچواڵەتی ترەنیتی ڕۆحە سپریچوال و معنەویەت و عشق نەفەس ئەنێ بە نەفەس نێئۆوە لە جیهانە واقعی و نێئۆ لە خاکستەرە خۆی لە لەشە خۆی لەو دوونە دەرتێ و دوون و مەرتەبەتێکی گەورەتر ئەگرێ و ئەحیا ئەوێتۆ ئەمە قۆناغە ژیانە ئەمە تەغیرە کە ئینسانێک لە قۆناغێکە ڕاتە قۆناغێکی تر و ناگەهان نێئۆ کە هەڵەسێتەوە ئیتر وە یەک دەست ئەتوانێت تەکە سمیتە ئەیجنتەکانە حاکمیەتە شەڕ بکە ئەیجنتەکانە حاکمیت کە گولە کارینەیە کرد لیان ئەم دەحفە ئەو بە سوورەتە واقعی ئەیان نوێنێت بە سوورەتە بەرنامەهای کەمپیوتری و ئەتوانی شیجە بواتە ناو دڵ ئەسمیت و ئەسمیت لە دەروونەوە بتەقێنێت وەی تەقێنێتەوە تەمامە ئەمانە سەمبولهایەکن و نەماتهایەکن کە لە ناو دڵە جیهانە کوردیە بە سوورەتە متعالی موجودن بۆیە ئێمە ئەتوانین فیلم تەفسیرکەینەوە بە پێچەوانەی خەڵکی تەفسیریکەینەوە بۆیە ئێمە جیهانە کوردیە خۆمان ئەناسین چون نەمادەکانی ئەناسین بۆیە ئێمە ڕەهە کڵاو بەرداری و ڕەمماڕی و ئاغابازی و خاندانبازی ناگرین ئەمانەی کە ماگەسەجێ لێم دوا ئیدەیەک هاتگن عەلیبازی لێ دەربێرن و تەسەوف بازی لێ بکەن جیهانە کوردیە مەراحڵ و پرۆسەسێکە کە ئینسانێک تبدیل ئەوێ بە ئینسانە کوردی جامعی کوردی دروست ئەکا و مەرتەبەت ئەگرێ ئەوێتۆ گۆڕان ئەوێت بە دانای دانایان ئەوێ بە شاوی شیرین سفەت ئەوێ بە شاوی شیرین بەشەر ئەوێ بە شاوی بەرزەمل ئەوێ بەمانە بەس ئەمە قۆناغی هەز دوون ئەگۆڕێ لە دواوی دوونە ئەگەر ئەمە اتفاقە لە سەرزەمینە ئێمە نەکەوێت ئەگەر ئێمە نەفەهمین کە چه خەوەرەوە فکرکەین ئەمانە بێتەربیەتیە و فەحاشیە براکەم تو بێ ئولگو کریاگی وە کاورا ئەیان و بێکەس و کار یعنی تو هیچ ئولگویەکە نییە بێ دایک و باوک یعنی تۆ نە دایکە بوو نە باوکە بوو ئولگوتون تۆ بزانی پەرستاری یعنی چی بزانی جوامێری یعنی چی بزانی مەردانگی یعنی چی بزانی شەرکە جنگاوەری یعنی چی بزانی مەسئولیەت یعنی چی بزانی دەسڕنگینی یعنی چی کاورا حیزە حیزەی ئەکرد ژنێ نەهیبی لێدایی و مەگە دایک و خۆیش کنیە تۆ کوڕەکەی سوعالی لێ دەکرد زانم ئولگوەکەت کیوگە کێ باوکە تۆگە کێ دایکە تۆگە تا پێت بێژم تۆ کی تۆ جێت ئەجێگە پێی کێ خستەگە کاکەی کوردم تۆم ڕۆ جێگە پێی کێ ئەخەی کێ مەم قوتەکانە ناو ئینستەگرام شێتە ئەحمەقەکانە ناو فەیسبووک کێ نادیا مراد گوری لا کێ تۆ پێت ئەخەیتە جێگە پێی کێ کە مەرد ئەویت
بۆیە لە سەرزەمینە ئێمە تۆ ئەم گشتە کاولیە ئەوێنی مەرد نەماگە نێر بەردریاگە نێرێکە هیچ سفەتێکی نییە وەسە کەڵەگا هیچ نییە کەڵەگا بە معنای حەیوانیەکەی هانە بە معنای نەماودە سمبول و ئەوەی کە نەناوە جەهانە کوردیا مەوجودە کەواتە ئەمانە مهم من ئەمە پێشتەرامەدە دیبەیتێک بوو کە من ئەیکەمەوە لە ئایندە لە بە شوێنگەڕانە کوردەوە ئاورە ون بووە تا ئێمە بزانین چنێوە بیرمانە ئولگووەکانمان کێبوون و تەمامەم قسانەی کە ئێمە لە دیبەیتەکانە کردگمانە قسە نییە هەر کەسێ بیزانێت قسەهایەکە ئێوە ساڵهای ساڵ بیستکتانە وەێ نەفەهمیگن نە بە کەڵکتان هاتکە نە بەلاتانە مهمە تو بەلاتەوە مهمە بێژن یۆنگ بەحسە ئارکیۆتایپەکە بەلات مهم نییە کە ئەمە لە فەرهەنگە خۆتا مەوجودەوە هەزاران ساڵە بینریاگە و بەحس کریاگە و ئەساسە جەهانە کوردی و جامعی کوردەوار و ئینسان و کوردی لەسەر ئەمە دانریاگە تۆ ئەسڵەن فکرە نەکردگەسەوە کردوواتەنی یعنی چی نەیوت زوانە کوردی ئێژێ وتی کردوواتەنی کورد ئێژی کورد کێز و کورد چی ئێژێ هەرچیەکە یان و کردواتەنی خەتمە کەلاو بوو هەرچی من ماو چوو خەتمە کەلاو من یەڕاوگەی عشقن نەڕاوی حەمامن پس ئێمە تێنە سەرە ئەمانە لایەوە خۆش